لێرە بارگای لیوای دووی پیادەی کەرکووکە لێرەدا ژمارەیەک لە هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی بەردەوام لە ئەرک و ئامادەباشیدان. بەر لە خۆرهەڵاتن ڕێڕەوی سەربازی بە سەرکردنەوەی ناوچەکە دەست پێ دەکات لە چوارچەوەی مەشق و ڕاهێنانی ڕۆژانەدا. کاروانی سەربازی هێزەکە دەوری بارگای فەرماندەی لیواکە بەسەر دەکەنەوە و فەرماندەی لیواکەش دەڵێت ئێستا ئێمە هێزێکی ڕێکخرا و سازین بۆ هەڕوو بەڕووبوونەوەیکیش ئامادەین. ئەرک و مەهامی ئێمە تەنها پاراستنی سنوورەکانە تقریبان ئەو سنوورانەی کە لە شەڕی داعشەوە پاشان بۆ گۆڕانی خۆتەزانی وەزعەکەی ئێستا تەنها ئەرکی ئێمە پاراستنی ئەو شوێنانەیە کەوا نەداعش و نە هیچ هێزێکی تیرۆریزم بتوانێت بزە بکاتە ناو هەرێمی کوردستانەوە. لیوای 1 و 2 بە بەردەوامی هەماهەنگی هەیە لەگەڵ هاوپەیمانانە بۆ پڕکردنەوەی معاناتیان کەم هەر کەم و کوڕێک لەو دوو لیوایە هەبێت بۆ تەجیزکردنی لەگەڵ وەزارەتی پێشمەرگەشا بە تایبەتی زۆر جار بە یەکەوە دانیشین لەسەر کەم و کوڕەکان بۆ ڕێخستنەوەی بەردەوام مەشقمان هەیە بەڵام ئیتر هەرێکە و بە شێوازێک مەسەن لە شێوازی هەندەسەیە شێوازی ئیسعافاتی ئەوە لێە لەگەڵ چۆنێتی مداهەمەکردن تقریبان ئێستا مەشقەکان وەکو لە ڕێگەی بەشەکانەوە کرێتر هەر بەشێک چی پێویستەیەکی هەبێ یان چەند کەسی هەبێت مەشقی پێک KTCC هەیە KTCC هەموو هێزە هاوپەیمانەکانەوەکو مەسەن وڵاتانی تری کە لەوانەیە ئەمریکایە ئەڵمانیایە ئیتر وڵاتانی تری کە هاوکارن بۆ تەجیزکردنی هێزی پێشمەرگە. ئەرکی لیوای دووی پیادە بەرگریکردن بوو لە سنوورەکانی هەرێمی کوردستان لە دژی تیرۆریستانی داعش بەڵام ئێساش هەمان ئەرک جێبەجێ دەکەین کە پاراستنی سنووری هەرێمی کوردستانە لە دژی هەر هێزە نەیارەکان و ئەو هێزانە کە بیانەوێت دەستدرێژی بکەن بۆ سەر سنووری هەرێمی کوردستان. بەردەوام ئەم لیوای دووی پیادە ئامادەی تەواوی هەیە بۆ بەرامبەربوونەوەی هەر هەڕەشەیەک کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە ئەمەش بە ئیدامەکردنی ڕۆژانە و بە مەشقی سەربازیە بەردەوام ئامادەین بۆ هەر ڕوبەڕووبوونەوەیک. تا ئێستا هەماهەنگێک هەیە کە لە نێوان وەزارەت پێشمەرگە و لیوای دووی پیادە بە بەردەوام خولی مەشقی سەربازی دەکرێتەوە لە هەموو ئاسە جیاوازەکاندا هەروەها ڕۆژانەش ئێمە وەکو فەوجەکان مەشقی سەربازیمان هەیە بەردەوام من لە مەشق. ئەم لیوایە لە سەردەستی هاوپەیمانان مەشقی سەربازی پێکراوە کە لە ئاستی ستانداردە جیهانیەکاندانە و ئێمەش توانیمانە پەرە بم مەشقە بدەین و دانەبڕین لە مەشقەکان بۆیە هەمان ئاس و توانای ستانداردی جیهانی هەیە. ئێمە ڕۆژانە مەشقمان هەیە مەشقێکی باشمان هەیە پێشمەرگە ئامادەیەکی باشی تایە لە ڕووی دەستەوە لە ڕووی یاقەوە یاقەیەکی باشی هەیە. ئێمە بەشداری چەندی شەڕمان کردو وەکو شەڕی داعش لە شەڕی داعشدارە هێزی پێشمەرگە دەورێکی کاریگەری هەبوو لە شەڕەکانە بەڕاستی هێزێک بوو هاوپەیمانان زۆر بتمانیان بۆ هێزە هەبوو چونی هێزێکی کاریگەری بوو لە ڕووی زەویەوە لە زەویەوە هێزێکی کاریگەر بوو. ئێمە هەموو کاتی ئامادەیمان تایە بۆ هەموو ڕوبەڕووبوونەوەیەک ئێمە دیارە فەرمانمان پێکرێت چونی ئێمە هێزێکی نیزامین لە هەموو ڕوویەکەوە دیارە ئەم هێزانەی ئێمە لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە مەشق و ڕاهێنانی پێکراوە. ئێمە لە مەریلا مەشقیە دەور بۆ 3 مانگ ئێمە لە مەشق بووین. شوان یەکێکە لە پێشمەرگەکانی لیوای دووی پیادەی کەرکووک ئەو دەست لە چەک بە خەندەوە دەڵێت ئێمە ورە بەرزین و ژینگەی ئەرکی سەربازیمان گونجاوە. ئێمە وەکو ئەرک و پاراستنی نیشتیمان هەموو کات لە حاڵەتی ئامادەباشی داینە بۆ هەر فەرمانێک کە لە سەری خۆمانەوە دەرچێ بە زووترین کات ئێمە ئامادە ئەبین بۆ پاراستنی نیشتمان بۆ هەر شوێنێک کە فەرمانمان پێ بکەن.
مەریوان یەکێکی دیکە لە پێشمەرگەکانی ئەو هێزە و لە توانستی سەربازی و ئازایەتی هێزەکەیاندا ڕازیە. هەموو کاتێ ئامادە باشین و بە هەموو شێوەیەک هەرچوو ڕووداوێک ڕوو بدات ئێمەوەکو پێشمەرگەکان دوای دوو پیادەی کەرکووک ئامادەین لە ڕووی تەنزیمە زۆر مەزبوطین لە ڕووی مەشقەوە ڕۆژانە برین مەشقەکەین و ئامادە باشی تەواومانتیایە. فەرماندەی لیوای دووی کەرکووک بە یەکێک لە لیواستایشکرا و ڕێکخراوەکانی وەزارەتی پێشمەرگەدا دەنرێت لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی بەرچاو و کاریگەریان بینیوە لە ڕاوەدونانی تیرۆریستان لە باشووری کەرکووک. ئەوەی لەم راپۆرتەدا کورت بکرێتەوە و ئەوەشی کە ئێوە بینیتان وورەبەرزی و ئامادەکاری تەواوی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە دیاریکراوی لە نێویدا لیوای دووی پیادەی کەرکووک بوو و خۆیان ئاماژەیان پێکرد لە ئێستادا ئەوان لە ڕێگەی مەشق و ڕاهێنانەکانی وەزارەتی پێشمەرگە بە ئامانجی لەگەڵ تیمی هاوپەیمانان لە ئاستێکی بەرزی توانستی سەربازی و ڕاهێنان و مەشقدان. میران بەکر بۆ سنتەری میدیایی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان.